هجای من میوان دلشاد عبدالرحمن چافداری سیاسی از سلیمانیه هجای دلشاد گلک بخیرات یا کردستان 24 دست به کی یا پرس اوه دسته روزان دا 4 جاران هرشن موشکی لسر کیلگاه کورمور لسنور پاریزگاه سلیمانیه گوهرتنا آراسته موشکان جهولیر بو سلیمانیه گلو چل پشته اری او موشک جوالهای امنی هاتنه یان جی نزیکتر تو چه گوماند کی سڵاو بۆ بەڕێزت و بۆ بیستەران و بینەرانی کەناڵی کوردستان 24 بێگومان ئەو موشەکانی کە ئاراستەی کۆرمۆر کراون درێژە پێدانی ئەو زنجیرە پەلامارانن کە میلیشیاکان هەم بۆ هەولێر و هەم بۆ لەم دوایانەشە ئەوەتا ڕووی کردۆتە سلێمانی درێژە پێدانی ئەو هێرشانان و هەمان ئامانجیان لە پشتە کە ئامانجی موشەکەکانی هەولێر چی بوون هەمان ئامانجیش لەسەر موشەکەکانی کۆرمۆرە و جگە لەوانش جوڵانەوەی هێزی سەربازی بەرە و کێڵگەنەوتیەکانی خۆرمەڵە و دەوروبەری مەخمور ئەمانە هەمووی زنجیرەیەک جوڵەی سەربازین کە ئامانج لەیان فشار خستنە سەر هەرێمی کوردستان و هێزە سیاسیەکانێتی بۆ ئەوەی مل بدەن بۆ کۆمەڵێک داوا کە لایەن هەرێمی کوردستانەوە تا ئێستا نەچوونەتە ژێری. باشە گوهرتنە ئاراستەیە موشەکان ji hewlêrê ber bi Silêmaniyê divî demî da çi li pişt te gelo لە ڕاستیە ناتوانین بڵین چی لە پشتەیە لە پشت نییە بەڵام وەکو وتم بێگومان ئامانجەکە ئەوەیە ئەو سەرچاوە داراییەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پشتی پێئەبەستێ و پشت ئەستور بەوە بەرامبەر بە بڕیارەکانی دادگای فیدراڵی وەستاوەتەوە ئەو سەرچاوە داراییە ئەیانەوە وشکی بکەن کە کێڵگەی کۆرمۆر بەشێکی بنەڕەتی لەو سەرچاوە داهاتە داراییانە پێک دێنێ کە هەم سەرچاوەیە بۆ کارەبای کوردستان و هەم سەرچاوێکی داراییشە جگەلەوە بیرمان نەچێ هەر خودی هێرشەکە خۆی لە خۆیدا واکە کۆمپانیا نەوتیەکان کە لە کوردستان لە هەموو ناوچەکانی ترکە ئێستا موشەکیان ئاڕاستە نەکراوە کار دەکەن وردە وردە دەست بە کشانەوە بکەن چونکە کۆمپانیای سەرمایەدار کە سەرمایەکەی بەکارهێنێ پێش هەموو شتێک ئەگەڕێ بە دوای شوێنێکی ئارامە کاتێک هەر ڕەشە بکەوێتە سەر کارکردنی بێگومان بیر لە چۆڵکردنی نەکاتەوە ناوچە کاکاتەوە بۆیە ئامانجی موشەکەکان لە ڕاستیە خۆی لە خۆیدا ملکەچکردنی کۆمپانیاکانی نەوت و غازەکە لە کوردستان کار نەکەن ئەمەش بە حساب بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارەی دادگای فیدراڵە هەرچەندە هێزە سیاسیە شەرعیەکانی عێراق دان بەوە دانانێن و هەمووشیان ڕەتی ئەوە دەکەنەوە کە ئەوان ئەم ئاگاداری ئەم موشەکبارانە بن بەڵام لە ڕاستیە بە لۆجیک و بە مەنتیق ئەمە بەهانەیەکی باوەڕ پێ نەکراوە لە عێراقێکا کە هەمومان ئەزانین هێزەکان چۆن هێزە سەربازیەکان چۆنن ناکرێ ئەو هێزە سیاسیانە کە هەموو هێزێکی سەربازی مەرجەعێکی سیاسی لە پشتەوەیە ناکرێ بڵێن ئەمانە ئاگادار نین بێ بۆیە بە بۆچوونی من ئەمانە هەمووی پلانی هێزە سیاسیەکانی باڵادەستی عێراق ئەمڕۆ بۆ ملکەچکردنی هەرێمی کوردستان بۆ جێبەجێکردنی بڕیاری یاسایی دژەنەوت هێژای دڵشاد ئەڤروکە سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی گوتی لە پشت وان هێرشان ئەو هێزن ترسنووکن ئەوێن ڕاگشتی لە عێراقیش دەستای ئەری گەلو گوتنا vê ئاشکرایە کیژان ئەو هێزن گوێن ڕاگشتی لە عێراقیش دەستای مەترسینینە و هەمان هێزن نەها بەر بپێکینەنە حکوومەتێ بەچن لەسەر قەوەرەی هەرێما کوردستانی بگشتی وش دەستی وان تێ ژخوا کۆنتڕۆڵەوان نەدیارە دەستی کێ و ئاراستەیە وان بڕیارە کێیە بەڵێ لە ڕاستیا من وایە بینم ئەو هێزانەی کەوا ئەو موشەکانە بەکارهێنن ئەگەر ئاڕاستەکراوی وڵاتێکی دەرەوەش بن بێگومان ئەو وڵاتە هەژمونی لەسەر عێراق هەیە و هەژمونی لەسەر پێکاتنی حکوومەتی عێراق هەیە و لەسەر بڕیارەکانی عێراق هەیە لەبەرەوە ئەگەر بێت و هێزەکە خۆشی بچووک بێ یان قەبارەکەی ئەوەندە نەبێ بەڵام جێبەجێکەری پەیامێکە کە ئەبێ بە هەند وەربگیرێ بەڕاستی ناکرێ هەر ئاوا وا بزانین کە ئەمە دەستەیەکی لە یاسا لادەرن و موشەکێک هاون بۆ ئامانجێک بۆ نمونە زۆر جار هێزی تیرۆریستەیە بۆ ئامانجێکی دیاریکراوی سنووردار کارێکەکە
بەڵام ئامانجی ئەمان لە حقیقەتە وشکردنی سەرچاوی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی ملکەچی بڕیارەکانی دادگای فیدرالی ببێ و ئیتر حکوومەتی هەرێم چۆن ئەڵێ بخەنە قاڵ بێکەوە کە خۆیان ئەیانەوێ ئەمە ئامانجەکەیە ئەجا چی بکرێەوە ئاکرێ قسەی لەسەر بکەین ئیمکان تێدایە ئارمانجا خۆ پێک بینن دەوێت دەمێدا بتایبەت لە ڕاستیا تۆ ئەبێ حسابی خۆت لەسەرەوە بکەی کە ئەمە هەڕەشەکە جددیە هەڕەشەکە ئەبێ حسابی بۆ بکەی بۆ ئەوەی ئامانجەکانی نەپێکێ ئەبێت و هەنگاو هەڵبگری ئەو هەنگاوانە چین کە لەسەر هێزە سیاسەکانی هەرێم و حکوومەتی هەرێم پێویستە هەڵی بگرێ بۆ ئەوەی ئەو هێزە لادەرانە ئەو هێزە دژ بە هەرێمانە ئامانجەکانیان نەپێکێ بە بۆ چوونی من پێویستە لەسەر چەند ڕاهەندێک ئیش بکەین جگە لە وتار بەداخەوە ئەمە بۆ ماوەی چەند مانگێکە کە بڕیاری یاسای فیدرالی دەرچووە پەرچەکردارەکانی هەرێمی کوردستان تەنها بەیاننامە دەرکردن بووە لە چوار سەرۆکایەتەکانەوە سەرۆکایەتی هەرێم و تەنانەت دادوەری و پەرلەمان و حکوومەت و ڕێکاری تر کەمتر گیراوەتە بەر بۆ بەرگریکردن لە مافەکانی خەڵکی کوردستان و بەوەن بە بەیاننامە ئەمکارە ناکرێت پێویستە لەسەر چەند ڕاهەندێک یەکەم باڵێ پرسیارێکی جوانە یەکەم ئەو درزەی کە لە نێوانی هێزە سیاسەکانی کوردستان بە تایبەتی نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان هاتوۆتە ئاراوە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا لەو درزەوە دادگای فیدرالی عێراق توانی ئەم بڕیارە دەربکە ئەگەر ئەو درزەی تێ نەکەوتایە هەرگیزا هەرگیز دادگای فیدرالی عێراق ئەو بڕیارەی دەرنەدەکرد کەوابێ یەکەم بۆ ئەوەی ئەو بڕیارە جۆرە پێداچوونەوەیەکی پێدا بکرێ پێویستە ئەو درزە نەهێڵین ناکرێت وە درزەکەش لە ڕاستی لەسەر بنەمای زۆر شتێک بێمانە و ببورن کەەوە ئاڵێم بێبەهایە ناکرێت لەسەر پۆستێک تۆ دوو هێزی سیاسی کە هەرێم بنیاتی هەرێمی کوردستانی لەسەر وەستاوە لەسەر پۆستێک بیگەێنیتە مریشکە ڕەشە لەگەڵ یەکتریا بیگەێنیتە دەست شکاندنەوە ئەمە ناکرێت پێویستە ئیتر لە حقیقەتا یەکێتی و پارتی بە خۆیان دابچنەوە و بزانن ئەوە ڕەشەی لە سەریانە ڕەشەیەکی جددیە ئەبێ قوربانی کۆمەڵێک ئیمتیازاتی حیزبی و کەسی ببن لە پێناوی پۆستەکە هەم هەرێم و هەم خەڵک و هەم خۆشیان پێشەم و کە زەرمە دەبن جگەلەوە 5 ملیۆن خەڵکی کوردستان و ئومێدی 10 ملیۆن خەڵکی تریش کاڵ بکەنەوە بۆیە یەکەم هەنگاو پێویستە پڕکردنەوەی ئەو درزەی نێوان یەکێتی و پارتیە هەنگاوی دووەم بۆ ئەوەی پشگیرێکی میلی لە حکوومەتی هەرێمی کوردستان بێتە دی پێویستە تا هەرچی زووە پرۆسەی فرۆشتن و بەرهەمهێنان و داهاتی نەوت شەفافتر بکرێت لە جاران و بەرەنگاربوونەوەی گەندەڵی هەنگاوی تری جددی بۆ بنرێ و ئەو هەنگاوانەی چاکسازی کە باس ئەکرێ و هەنگاوی بۆنراوە زۆر خێراتر بکرێن و لە جومگە ئەساسیەکانی چاکسازی بدرێ کە هەمومان ئەزانین لە حقیقەتا لە دەربەرستین دەسەڵاتەوە لە هەرێمادان بەوە دانراوە کە گەندەڵێکی ئەجگار زۆر لە هەرێمی کوردستان هەیە هەم لە تاڵان و بەفیڕۆدانی زەوی و سامانی ژێرزەوی و قاچاقچێتی بە فەرمی و ئەمانە پێویستە بکرێن بۆ ئەوەی خەڵکی کوردستان بە هەر 5 ملیۆنەکەی و پشگیری حکومەتەکەی خۆی بکە بێگومان لەو کاتانەدا ئەو هێزانە کە دەیانەوێ ببوورە خەڵاوەتەوا بکەم سلێمانی دکاریت ببوورە بەشێتەوە بکەم بەهاڤڕاژی کارەمەخ و سلێمانی دکاریت ببیتە بەشێک ji lezgînkirina van pengavên çaksaziyên ku te jê behezkirîn niha da pêwîstin ببورن lezgînkirdin wat manake gel dibêjim te behsa lezgînî yan jî lezgînkirina pengavên çaksaziyê û binbirkirina gendeliyê kir dibêjim erê gelo bi re'ya hewa Silêmanî dikare bibîte beşek ji van lezgîniya û binbirkirina gendeliyê bi giştî ji bo ku ew 5 milyon xelkê herêma Kurdistanê bi hev re Silêmanî kêye bele xatu îman Silêmanî kêye Silêmanî ئەو هێزە سیاسی کە تایەتی و باڵادەستە یەکێتی نیشتیمانی کوردستانە دواتر بزوتنەوەی گۆڕانە یەکێتی نیشتیمانی کوردستان بە پۆستی جێگری سەرۆکی ئەنجومەن لە حکوومەتی هەرێم بەشدارە بە پۆستی جێگری سەرۆکی هەرێم لە سەرۆکایەتی هەرێم بەشدارە سەرۆکی پەرلەمان لە یەکێتی نیشتیمانی کوردستانە جگە لە چەند وەزارەتێک بزوتنەوەی گۆڕان چەند وەزارەتێک و بە وەزارەتی داراییەوە هەیەی کەوابێ لە ڕاستیە
ئەمانە بڕوبەهانن کە سلەیمانی یا هەولێر یا دهۆک نایەوێ. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان یەک پاکێجە، ئەگەر پارتی و یەکێتی و گۆڕان یەک پاکێجن هەرسێکیان، ئەگەر بیانەوێ چاکسازی بکەن هەرسێکیان ئەیکەن و ئەگەر نەشیانەوێ ئەمە تۆمەت خستنە پاڵ یەکێتی یا پارتی یا گۆڕان بڵێ ئەو نایکا ئەو نایکە دەفەرم و با ئەونەی کردەوەگانی تر بیکەن نەخیر. ئەم پاکێجی چاکسازیە هەر سێ حیزبەکە بە تایبەتیش دوانەکە یەکێتی پارتی لی بەرپرسیارن هەردووچیان پێویستە بە شێلگیرانەتر خەریکی دژایەتی گەندەڵی و خەریکی شەفافیەت و خەریکی ئەوە بن کە بۆ ئەوەی جەماوەری خەڵکەکەیان بێتەوە پشتیان بیرمان نەچێ لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا ئەوەی دەنگی نەدا بە پارتی 100,000 بوو ئەوەی دەنگی نەدا بە یەکێتی 100,000 بوو و بزوتەوەی گۆڕان هیچ دەنگەکانی هاتە سەر سفر کورسەکانی کەوابێ ئەمە جەماوەری هەر سێ حیزبەکەیە کە دڕدۆنگن لەو حیزبانە کەوابێ جەماوەری هەر سێ حیزبەکەیە لە ئەدای ئەم حیزبانە رازینین بێگومان ئەدایان بۆ رازینین دیارە هینەکان ڕوونن کەوابێ نابێ ئێمە خۆ بکەین لە چاوی خۆمان. ئێستا حقیقەتێکی تاڵ هەیە ئەو حقیقەت تاڵە ئەوەیە کە هەم ئەوانەی دژایەتی هەرێمی کوردستانەکەن دڕندانەتر یا ئەگەر وشەکە گونجاو نەبێ بڵێن دڕندانە چۆن ئەڵەی شێلگیرانەتر هاتوونەتە ساحەکەەوە و ئیستیغلالی بارودۆخی سیاسی خراپی هەرێمی کوردستانیان کردووە کە دۆخی سیاسی هەرێمی کوردستانی ناو هێزە سیاسیەکان دۆخێکە کە چۆن ئەڵەی دوژمن حەسوودی پێ نابە بۆیە پێویستە یەکەم ئەو دۆخە سیاسیە ئاسایی بکرێتەوە پەیوەندەکان ئاسایی بکرێنەوە بگەڕێنەوە بۆ ئەو دۆخانەی کە کارکردنی بەیەکەوە دەستکەوتی گەورەی بۆ خەڵکی کوردستان و بۆ خودی حیزبە سیاسەکانیش بەرەمێناوە و دواتریش بە ئاراستەی چاکسازی و حکومڕانێکی دروست بۆ ئەوەی پشتیوانی خەڵکی کوردستانیش لە هەنگاوەکانی هەرێمی کوردستان بێتە دی. هێژای دڵشاد ئاراستەکردنا موشەکان ji سنوورê parêzgeha Hewlêrê bû Silêmaniyê di nava salonîvan da ev pazdemîn cara hêrişên mûşekî û dirûnî dihêne encamdan. Peyamekê dê bide, moralekê dê bide aliyên siyasî bi taybetiyên ku te navên wan îna pêkhenerên serekeyên hikûmetê ku bi xwe da biçin diyar e Kurd û Kurdistan ji bo dijminî fereq nake ha kesek ha zer ha sûr. بێگومان ئیمان خان ئەو قسەی تۆ زۆر دروستە هەر بیرمان نەچێ لە کاتی شەڕی داعشە جارجار ئەوترا ئەوە داعش پەلاماری فلان شوێنەدا پەلاماری فلان شوێن نادا بەڵام وەختێک زانیمان خوێن لە سەرانسەری هەرێمی کوردستانەوە ئەچۆڕا و پێشمەرگەی خەڵکی کوردستان لە هەموو کوردستانەوە شەهید دەبوون بە دەستی تیرۆریستانی داعش ئێستاش بە هەمان شێوە ئەوانەی دژی هەرێمی کوردستانن بە هەمان هێز دژی سلێمانین دژی هەولێرن دژی دۆکن جا هەندێک جار لێرە کەمتر وا خۆ پیشان ئەدرێ یا لەوێ کەمتر خۆ پیشان ئەدرێ نابێ ئێمە چاولەوە بنوقێنین بڵین ئەوە نەخیر ئەمە هەمومان ئەگرێتەوە و زیان گەیاندن بە هەرێمی کوردستان زیان لە هەموو هێزە سیاسەکان و لە هەموو خەڵکی کوردستانی ژەگەیەنێ بۆیە پێویستە بە بەرپرسیارانە و ئەمە پەیامێک بێ بۆ ئەوەی ئیتر واز وەکوتم واز لە هەندێ ململانەی بێبەها بێنین لە حقیقەتە ململانەیە لەسەر پۆست لە عێراقا ململانەیەکی بێبەهایە ئێمە لێرەوە زۆر جار بانگەشەی ئەوە ئاکەین کە ئێمە هەوڵە دەین بۆ کوردستانێک کە تیایدا ڕۆژە لە ڕۆژان خەوی سربەخۆیمان بێتە دی لێرەوە بانگەشەی کوردستانی بوونەکەین لە کەچی لەسەر پۆستێک لە بەغا ئێسقانی یەکتری یشکێنین ئەمە بێ پێویستە کۆتایی پێبێ باشە گەلۆ ئەمە پەیامەکەیە پێویستە لە ئێستا زووتر نییە یەکێتی و پارتی بە خۆیاندا بچنەوە بە یەکدەست بە یەک ڕیز بچنە بەغدا ئەو کاتە دڵنیا بە عێراق بە ئاراستەیەکی تر هێزە سیاسەکانی عێراق بە ئاراستەیەکی تر قسە لەگەڵ هەرێمی کوردستانەکەن بەڵام کە دەبینن تۆ لە ناوخۆتا دڕدۆنگ و لە ناوخۆتا قۆڵ یەکتری یشکێنی ئیتر ئەوان جەژنیانە باشە ئەو جەژنیان کۆتایی بێ پێویستە ئەم هەنگاوانە بگیرە کە باسم کرد بڕیارە پارتی وێکەتی بسەری خۆ بەدەستێوانە یان ژی ساڵیانین دەرەکە زاڵن لەسەر بڕیار و استراتیجی و ئاراستەیەن وان وڵا ئەوەنەی من بیزانم بڕیارانە بەڕاستی بە دەستی خۆیانە ئەوانە دوو هێزی سیاسی کۆنی کوردستان خاوەنی هەزاران هەزار شەهیدن بە هەموو هەڵە و کەم و کوڕەکانەوە کە هەموومان نەزانین هیچ هێزێکیان بێبەری نین لە هەڵە و کەم و کوڕی کە کردویان بەڵام ناکرێ بڵێ ئەوانە هەیە و هێزانە بڕیاریان لە دەرەوەیە بۆ لەبەرەوەی بنکەکان لە نەناخۆیە هێشتا دایان هەزار پێشمەرگیان هەیە هێشتا 100,000 ئەندام و لایەنگریان هەیە ئەوانە
بنکەیەکی جەماوەریان هەیە لە کوردستانە و ڕێڕەگ و ڕیشان لە کوردستانایە بۆیە بڕیارەکانیشان بەخۆیانە ڕەنگە لایەنێکی سیاسی بێ بە ئاڕاستەیەک یا وڵاتێک بێ بە ئاڕاستەیەک ئەم هێزیە ئەو هێز بەرێ بەڵام تۆ بۆ بە قسەی ئەەکەی تۆ لە کاتێکا کە ئەزانی ئەوە دژ بە بەرژەوەندی نیشتیمانیە دژ بە بەرژەوەندی نەتەوەیە ناکرێ بەڕاستی بە قسەی بکەی و هەمووشمانتیایە زەرمەند بووین و هەموو هێزەکانی وەکوتم بە یەک ئاڕاستە ئەو بەرپرسیارەتیان لە ئەستۆیە و چێش خۆی بەهێزی پلەیەک ئەزانێ بەرپرسیارەتی ئەو زیاتر ئەبێ لەوەی تر باشە پارتی وێکەتی خوددان هێزên جودانە لەسەر ئاستێ پێشمەرگە هێزên ئەمنی بگشتی هەبوو ناوان هێزên جودا لە ژێرسی و بژن زوونên جودا حتا چندێ باندورێت کە لەسەر نهشتنە هەیبەتا کوردستانê لاوازبوونە ئەمن و ئەولەهیا کوردستانê دیسەرێ هەمویاندا ئابووری جا ئەوە قسەیەکە خات و ئەیمانەوە قسەیەکە دەیان ساڵە خەڵکی دڵسۆز چی لە ناو پارتی چی لە ناو یەکێتی چی لە ناو هێزە سیاسەکانی تر چ ئەوانەی دەرەوەی هێزە سیاسەکان ئەیکەن ئەینووسن ئەیڵێن لە تەلەڤیزۆنەکان تکایە هێزی پێشمەرگە بکەن بە هێزێکی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان تکایە بایتر خەڵک لە ڕێگەی وەرگرتنی موالیدەوە بێ بە پێشمەرگە ئیتر بەسە هێزی هەفتاوی هێزی هەشتا تکایە هێزی پۆلیس و ئاسایش بە هەموو خەڵکی کوردستان گەنجان بکوچان و کوڕانی کوردستان کە تەمەنیان نەگاتە 18 ساڵ بۆیان هەبێ داوا پێشکەش ئەو هێزانە بکەن ببن بە پۆلیس ببن بە ئاسایش بەڵام گوێ لە هیچ ئەو پەیامانە وەرنەگیراوە بێگومان بوونی ئەو دوو هێزە خاڵێکی لاوازە لە هەیبەتی هەرێمی کوردستان ئەدا و خاڵێکی لاوازە هەڵوێستی هەرێمی کوردستان بەرامبەر بە بەغدا و بەرامبەر بە لایەنەکانی تریش لاوازەکە بۆیە هیچ ئەمڕۆت ئەوەی ڕۆیشت چۆن ئەڵێ ڕۆیشت با خەسارەکان کەمتر بن با لە ئێستاوە ئیتر بەڕاستی هەنگاوی جددی دوور لە مزایداتی سیاسی و خۆڵکردنە چاوی یەکتری هەنگاوی جددی بنرێ بۆ بوونی پێشمەرگە بە پێشمەرگەی هەرێمی کوردستان و ناوی پێشمەرگەی یەکێتی و ناوی پێشمەرگەی پارتی ئیتر بەس بێ و بەداخەوە کە ئێستا بینین تەنانەت پێشمەرگەی کەسەکانیش پێیا بوو ئەمە پێشمەرگەی فلان کەسەوە پێشمەرگەی فیسار کەسە و ئەمە قواتی ئەوە قواتی ئەوە ئەمانە هەمی خاڵی لاوازن هەرێمی کوردستان خاڵێن هەنێن لاوازن تەژێ هەموو کار لەسەرەوە بکرێت کە کۆتایی پێ هاریکاریان جوواکە ناودەوڵەتی دیسەرێ واندا ئەمریکاش بوو هەرێما کوردستانی کێمتر دکەتن هەم لەسەر ئاستی سیاسی هەمژی ئابووری من وەکو کەسێک کە هەم کاری سیاسیم کردووە هەم لە کاری حکومەتداریدا لە پلەیەکی باڵای حکومەتداری بوو بەڕاستی هەموو کەم و کوڕێکی هەرێمی کوردستان بە کەم و کوڕی خۆمەزانم شەرمەکەم کە گوێم لێ ئەبێ ئەمریکا ئەڵێ فشارەخینە سەر هەرێمی کوردستان بۆ چاکسازی لە هێزی پێشمەرگە فەڕەنسا ئەڵێ فشارەخین ئەڵمانیا ئەڵێ فشارەکەین یەکێتی ئەوروپا ئەڵێ فشارەکەین بەڕاستی شەرمەکەم ئەوان فشارەکەن بۆ شتێک کە بیکەین لە قازانجی ئێمە و نایکەین باشە بۆ گەلۆ بەڕاستی لێ ناشارمەوە من لە ناخی خۆمە هەز بە شەرمەکەم کە ئەو هەنگاوە جدیانە نانرێوەکوتم من خۆشم بە بەرپرسیارە زانم بەرامبەر بە ئەوە لەبەرەوەی بەشێکم لەو حکوومەتە و بەشێکم لەو دەسەڵاتە و شانازی بەڕابردوی خۆمەوەکەم بەڵام بەڕاستی ئیتر کاتیەوە هاتووە کە ئەو هێزە سیاسیانەش بە جددی بەخۆیان بچنەوە بەس بێ ئەمەی کاتێ لێمان قەوما ئەنجا بینیمان لە کاتی هەشتاکانە دوای ئەوەی کە ئەنفال کراین دوای ئەوەی کە هێزی پێشمەرگە بەداخەوە ڕەوانەی سنوورەکان کرا ئەنجا بەرەی کوردستانی دانرا بینیمان شەڕی ناوخۆ گەیشتە خوێن گەیشتە چۆن ئەڵەی چۆکان ئەنجا لەسەر دەستی مالدنی ئۆلبرایت ئاشبووینەوە ناکرێ ئێستا بەڕاستی ئەمە چەندین ساڵە ئەبکو خوتۆوتت ئەمریکاوی یەکێتی ئەوروپا فشانە خرەسەرمان ئێمە هەر بڵین هیچ نییە نوێنەری نێتەوە یەکگرتوەکان ئەڵێ بابە هەڕەشەکان لەسەرتان جددیە ئێمە هەرگوی خۆمان لە یاخنیوە هەتاوەکو چۆن ئەڵەی پشتمان لە عرض بدرێ ئەنجا لەبەرەوە کاتی بەڕاستی نەکاتیەوە هاتووە زۆر درەنگە بەڵام هەرچۆنێ بێ باشترە ئێستا بە تایبەتی من ئەڵێم پارتی وێکێتی چونکە ئەوانن کە کۆڵەکەی دروستکردنی هەرێمی کوردستان بوون و کۆڵخی ڕاگررتنیشنی بۆیە کاتی ئەوە هاتووە ئەوان بەجددی واز لەو خلافە چۆن ئەڵی بێ بەهایانە بێنن کە حقیقت شتێکی ئەوتۆن ینی چۆن لێ ئەڵم شەڕمەکرد ئێستا ژێرە پێکەینم پێیە کاڵم لەسەر پۆستێک بە پۆستی سەر کۆماری یا پۆستی ئەوە ئەو دوێزەکانونەتە بریشکە ڕەشە چ پۆستێک لە هەرێمی کوردستان گەورەترە چ پۆستێک ئەو بەهای هەیە کاموشمان نەزانین پۆستەکان هیچ نین دێن و دەڕۆن و ڕەنگە کەس نەزانێ 40 ساڵ لەمە پێش چێ سەرۆکی عراق و یا سەرۆکی وڵاتێک بووە بەڵام
کەسێک کە هیچ پۆستێکی وەرنەگەتووە تا نەمر بوو بەڵە بێ پۆستانە چی بن کە ئەو حیزبانە بیگەنە ئەو ململانەیە بوو. سەدەم چنە لە کوردستانê gava serêmet êşît em dikeyne suçê Bexdayê lawaziya navmala Kurdiya heta ev mûşekên dihên jî em behsa kêmasî kemukuriyên xwe pertewaziya navmala Kurdî nakeyn. Dîsa em dibêjin valahiya em nî dîsa em dibêjin şikistên wan. بەڵێ لە ڕاستیە ئەوان ئەبێ ئەمە هەمیشە ئەومان لەبەر چاو بێ کاتێک عراق بەهێزە بێتەوە کاتێک هێزەکانی ئەگەونە شوێنێک کە غروری سەربازی و ئەسکەریانتیا بێ ئەوان ئەیانەوێ ئەو مافانەی کە خەڵکی کوردستان لە دەستوریشا بەدەستێناوە ئەو مافانە کەمکەنەوە ئەمە ئەبێ ئەو ڕاستیمان لەبەر چاو بێ بۆیە کاتێک ئەوان جوڵەیەگەکەن دژ بە هەرێمی کوردستان نابێ بەلامانەوە سیر بێ و بڵێنەوە خەتای ئەوانە ئەبێ ئێمە بوار بۆ ئەوە نەدەین کە ئەوان ئەو دەستدرێژێ بکەن چۆن بوار بۆ نادەین بە بەهێزبوونی خۆمان چۆن بەهێزە بین میکانیزمەکانی ئاسانە بە یەکگرتووی بەهێزە بین بە حکمڕانێکی دروست و باش بەهێزە بین بە شەفافیت بەهێزە بین واکەینەوە کە ئەوان جورئەتی ئەوە نەکەن هەنگاوی دژ بە هەرێمی کوردستان بنێن کەوابێ ئەبێ سەرەتا لە ماڵ ڕێخستنەوەی ماڵی خۆمانەوە دەست پێ بکەین باشە دواتریش کە ئەوەمان کرد هەم پشتیوانی نەتەوەیی پشتیوانی نێونەتەوەییمان زیادە بێ هەم ئەو دۆستانەمان کە چەندین ساڵە فشارەکەن بۆ لێمان بۆ چاکسازی ئەوانش دۆستایەتیمان زیاترە بێ و هەم وەکوتم لە ناو خودی عراقی شاو هێزانە ئەو جورەتیان نابێت چونکە بیرمان نەچێ کورد ئەگەر یەکدەنگ بێ هێزێکی بنەڕەتی ئەساسیە لە بڕیاردان لە عراقا ئەگەر کورد یەکگرتوو بێ هیچ حکوومەتێک لە بەغدا پێک نایە بە بێ ڕەزامەندی کورد ئەگەر کورد یەکگرتوو بێ هیچ دانیشتێکی پەرلەمان چۆن ئەمە چەندین مانگە یەک لە سەرسەی پەکخەر هەبوو کورد هەمیشە ئەتوانێت بێ بە پەکخەر لە بڕیارە سیاسی و سەربازی و دارایەکانی عراقا بەڵام کاتێک تۆ یەکگرتوونی کاتە تۆ دابەژەبی بەسەر جەمسەرە دژەکانی عراقا کە هەردوو جەمسەرەکەش دژ بە هەرێمی کوردستانن ئەوە تۆ خۆت بە دەستی خۆت ماڵی خۆت وێرانەکەی. باشە هێژایە دڵشاد دوڕحێ سەرکردە بڕیاردەرێن هەرێما کوردستانی بە هەردوو زۆنێن خۆڤە ئەف یەکگرتن ئەف تەبایی ئەف ڕێزگرتنە هەروەها حرمەت ji بۆ نیشتیمان و gelevî welatî ku bi dirêjehiya dîrokê qurbanî daye heye amade ne لە ڕاستیە ئەبێ هەبێ ئەبێ ئامادە بن ئەبێ فشار بخێتە سەریان و ئەبێ خۆشیان لەو هەستە بەرپرسیارەتیا بن بەداخەوە لە قۆناغەکانی جابجیا زۆر قۆناغبینیمانە ئەو هەستە زۆر کەم بووە بە تایبەتی لە چەند مانگی ڕابردوودا ئەمە هەستمان پێ نەکردووە و ئەمەش ئەگۆڕێ بەڕاستی لە بەڵامەوەی بڕیارە ئەساسی بنەڕەتەکانیان لە دەستە لە چەند مانگی ڕابردوودا ئەو هەست بە بەرپرسیارەتی مێژوویەیان بەرامبەر بە ئایندەی کوردستان نەبووە وەکو وتم لە پێناوی شکاندنەوەی یەکتری لە پێناوی کۆمەڵێک پۆستی بێبەها ئایندەی هەرێمی کوردستانی خسۆتە مەترسیەوە بۆیە پێویستە ئەو بڕیار بەدەستانەی هەرێمی کوردستان لە هەردوو زۆن بێنەوە سەر هێڵی یەکگرتنی نیشتیمانی و یەکڕیزی نیشتیمانی لە بەرەو بەغدا و لە ناو خۆش یەکگرتن دژی گەندەڵی و دژی قاچاقچێتی و دژی بەهادەردانی سەروەت و سامانی ژێرزەوی و سەرزەوی کوردستان واتە بێ بە هەردوو ئاراستەکە ئیش بکەین. هێژای دڵشاد ئەوڕەحمان چاودێرێ سیاسی ژێ سلێمانیە gelek spas bû demo û şirûveyên hewayên dewlemend hûn her hebin. Spas bûye baş. Hêjan gelek spas bû bîneriya hewa jî ye heta vê çaxê di pas sîroj da îman derbas digel hewa bû. Rêz û hurmetên min qebûl bikin. Dem baş.